لە راپۆرتێکی تێروتەسەلدا بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان لە هەرێم شاری ڕانی وەکو ناوچەیەکی ساختکردنەوەی دەرمانی ساختە و کوالەتی خراپ ناوهێنا و سنوورەکانی ئەو شارە بە گەورەترین ناوچەی مامەڵەکردن بە دەرمانی قاچاق دەزانن. لە راپۆرتەکەدا کە لە پەڕەی تایبەتی خۆیان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاویان کردوتەوە هاتووە بەهۆی نەبوونی چاودێری لەسەر ئەو شارە وای کردووە بازاڕی دەرمانی خراپ زۆر بێ و لە زۆر سەرچاوە دەرمانی خراپی بۆ بهێنرێت کە گرنگترین هێڵەکانی قاچاقی دەرمانە بۆ ڕانیا. لە راپۆرتەکەدا ناویان هاتووە سنووری مەرزی کێلێ و کەرکووک و سۆران و ڕێگەی نێوان سۆران و ڕانیا. لەو راپۆرتەدا بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان لە هەرێم دەڵێن بەهۆی نەبوونی چاودێری لە قەزای ڕانیە ژمارەیەکی زۆر شوێنی نایاسایی فرۆشتنی دەرمان هەیە کە هیچیان مەرجی یاسایی و زانستیان نییە کە ڕۆژانە لەو شوێنانە بە ملیۆنان دینار دەرمانی قاچاق و کوالەتی خراپ بە نەخۆش ساغ دەکرێتەوە و کەسیش لێپێچینەوەیان لەگەڵدا ناکا و تەندروستی و قایمقامیش بێدەنگیان هەڵبژاردووە. دوا بەدوای بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە دەستگای ئاسایشی ڕاپەڕین بڵاوی کردەوە کە ئەو ئەندامەی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان لە هەرێم کە راپۆرتەکەی بڵاو کردوتەوە خۆی لە شاری ڕانیە کۆگای دەرمانی هەیە و هاوکات فەرمانی دەستگیرکردنی هەیە لەلایەن داوەری لێکۆڵینەوە بە پێی مادەی 368 بەڵام تا ئێستا نەهاتۆتە بەردەم دادوەری لێکۆڵینەوە. هاوکات ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت چەندین جار لایەنە پەیوەندیدارەکان لە بابەتی بە قاچاخێنانی دەرمان بۆ باشووری کوردستان ئاگادار کردوتەوە بەڵام ئەو راپۆرت و بەڵگانی کە خستوێتی ڕوو پشتگوێ خراوە. لە دوای بڵاوکردنەوەی راپۆرتەکەی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان لە هەرێمیش هیچ گومانێک لە هێنانی دەرمانی قاچاق بۆ هەرێم نەماوە. ڕاستەوخۆ دوای بڵاوکردنەوەی ئەو راپۆرتە وەزارەتی تەندروستی و دەستگا پەیوەندیدارەکانی لێ ئاگادار کردوتەوە بەڵام لە جێگەی بەدوەداچوون راپۆرتەکەیان پێ لابردوون. لە وڵاتانی دەوروبەرەوە و لە ناوخۆی هەرێم و عێراق دەرمانی خراپ دەهێن و بە ناوی دەرمانی کوالیتی باشەوە ساغیەکەنەوە بە نرخی گران دەیدەن بە هاوڵاتیان. لە ئێستەیە لە خاڵە سنووریەکان کە پەیوەستە بارێمی کوردستانەوە چ بە تورکیا چ بە ئێران چ بە عێراق دەرمانی قاچاق ئەهێنرێتە هەرێمی کوردستان و لە بازگەکان تێدەپەڕێ زۆر جار لە ناو کۆگاکان و لە ناو دەرمانخانەکان دەگیرێت. ئەو راپۆرتەی ئەمڕۆی کوالیتی کۆنتڕۆڵ کە من دەست بەجێ ناوەڕۆکی راپۆرتەکەم ناردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم یەکەم شت لە بری ئەوەی کە ئیجراعاتکەن چوون راپۆرتەکەیان سڕیەوە بەڵام ئێمە بەدوایە چین و ئەمە کارەساتە دەرمانی قاچاق لە ڕانیە لە سۆران لە گەرمیان لە چەمچەماڵ لە چەندین شوێنی تر دێت ساغ دەکرێتەوە و دەگاتە دەستی هاوڵاتیان. ئەمە دەیسەلمێنێ کۆمەڵە بەرپرسی دز و مافیا لە هەرێمی کوردستان لە پشتی ئەم بازرگانیەوەن بە تەندروستی و خوێن و گۆشت و ئێسقانی خەڵکەوە. کۆمەڵە بەرپرس کە پێگەی حیزبی و حکومیان هەیە دەستیان لەم بازرگانیکردن بە دەرمانەوە هەیە و ئەمانە دەسەڵاتیان هەیە و دەستگا پەیوەندیدارەکان بەکاردێنن بۆ ئەوەی دەربازیان بێ لە کۆنتڕۆڵ لە بازگە لە هەموو ئەو شوێنانەی کە خەڵکی ئاسایی ناتوانێ ئەم دەرمانە تەزویرەی پیاتێ بپەڕێنێ. سەرڕایبوونی چەندین بەڵگە لەسەر بە قاچاخێنانی دەرمانی کوالەتی خراپ بەڵام وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەر ئەو کەس و لایەنە نەگرتۆتە بەر لە کاتێکیشدا کە بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵکردنی هێنان و دروستکردنی دەرمان لە هەرێم بە ئاشکرا ئاماژەوە بوونی دەرمانی قاچاق و هێنانی دەرمانی کوالەتی خراپ دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ ڕێکارێکی یاسایی ناگیرێتە بەر لەو نێوەندەشدا ئەوەی زەرمەندی سەرەکیە هاوڵاتیانە.